فهمني التصوير ده ساعة معنا أولاد يشوفوا تعليق ثاني دبي ولا كان لوت ناوب ولا كان ددين بس تصويرنا إذا قدم شيء يقول شيء أو دخل أو نابش غير وقت يقول كان كقول قول يا ناو وكلا فيه بس والشفت سوري لنا وده ايش لنا وده Hey! Kom maar!
Hey! Kom maar! Kom op! Goed! Goed daar! Volgend jaar!
Louis! Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed, ja! Volgend jaar!
Louis! Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed, ja! Volgend jaar!
Louis! Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed, ja! Volgend jaar!
Louis! Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed, ja! Volgend jaar!
Louis! Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed daar! Volgend jaar!
Louis! Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed daar! Volgend jaar!
Louis! Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed daar! Volgend jaar!
Louis! Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed, ja! Volgend jaar!
Louis! Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed, ja! Volgend jaar!
Louis! Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed daar! Volgend jaar!
Louis! Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed, daar! Volgend jaar!
Louis! Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed, ja! Volgend jaar!
Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed, ja! Volgend jaar!
Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed, ja! Volgend jaar!
Louis! Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed daar! Volgend jaar!
Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed, ja! Volgend jaar! سەرەتا بە ناوی خوای گەورە میهرەبان دیارە یاریەکان بەرەو قۆناغی کۆتایی دەڕۆن ئەوە جەولەی هەفتەم بوو لە قۆناغی یەکەم هەرچەندە تیپەکەمان بەسەر کەوتیە یاریەکە یاریەکی زۆر بەهێز بوو لە دەرەوە یاریگای خۆمان بۆ هەرچەندە ئامادەکاری باششمان کرد بوو لە گێمی یەکەمدا توانیمان گۆلێک بکەین و چەندین فرسەی گۆل تۆمارکردنیشمان هەبوو بەڵام لە گێمی دووەمدا ئەوان بە گروتینەوە هاتنەوە ناو یاریگا یعنی یاریگای خۆیان بوو زەختیان دروست کرد ئەوە بوو لە دوو هەڵەی تاکە کەسی دەتوانم بڵێم دوو گۆلمان خوارد بەڵام خۆشبەختانە لە دوا خولەکەکاندا توانیمان گۆلی بەرامبەر تۆمار بکەینەوە ئەوش تۆپانەیە ینی ئەلحەمدوللا پێ ڕازینە تۆپانیە برنەوە هەیە دۆڕاندن هەیە ئەلحەمدوللا شکر بۆ خوای کە
تیپەکەمان بە یەکەمی گروپی خۆمان بەسەر کەتیە سوپاس بۆ خۆی گەورە سوپاس بۆ ئامادەبوونی ئێوەش دەستان خۆش بێ زۆر سپاس بەڵێ سەرەتا بەناوی خۆی گەورە میهرەبان یاریەکەمە لە بەرامبەر پێشمەرگەی هەولێر بوو وەکو لاوانی ئاڕاڕات و وەکو سەبارەت بەم یاریەکی بە منافەسە بوو بەڕاستی بە منافەسە بوو بەڵام ئێمەش هەندێک گلەیمان هەیە پێویستە ئاڕاستەی ئیتیحاد و دەستەی باڵا بکردرێتن چونکە هەندێک شت هەبوو جێگای قبوڵ نەبوو لاعیب لە لاعیب لە لاعیبیدایە لە پێش ئەمە تەنها ماوەتەوە سوور نیە هەتا کارتیشی پێ نەدراوە بەڵام لە دواییدا وتراوە کارتم پێداوە و سەبارەت بە دەوریەکە دەوری لاوانی کوردستان خولی لاوانی کوردستان بە پلەی سێم دۆڕان کە پیشەسازی ئەگەر ئەم ڕۆکە یاریەکەی بدۆڕانێ و یاریکی تری بدۆڕانەیە لەوانەیە ئێمە بۆ فەوز یاریمان بکردایە یعنی ئەمەلێکمان هەبوو بەڵام هیچ ئەمەلێک نەما چکە پیشەسازی بردیەوە سەرەتا بەناوی خی گەورە و میهرەبان لە یاری ئەم ڕۆماندا بەرامبەر یاری بەرامبەر یانەی پێشمەرگەی هەولێر کە دێڕووی پیرمان پێدەوترێت توانیمان 2-2 لە بەرژەوندی هەر لەوە بە کۆتایی پێبێت سەرەتا ئێمە گۆلێکمان خواردواتر توانیمان 2 گۆل بکەینەوە بەڵام بۆی کەڵەکەبوونی کارتی سوورەوە 2 یارزانەوەمان تەڕ کرا ئێمە لە سەرەتای دەورێکەوە دەمانویست بۆ قۆناغی داهاتوو یاری بکەین بەڵام ئیتر ئەوەش قەدەری خۆیان کە سەر نەکەوتین بۆ ساڵانی ئینشاڵڵا لە ساڵەکانی داهاتوو ئینشاڵڵا موفەقە بین